بەناوی خوای گەورە و میهرەبان وڵی لە ڕاستیدا ئەوڕۆ هەولێر و سەر تاسەری کوردستان زۆر دڵ بریندار بوو تایبەتیش خەڵکی ناو شاری هەولێر هەستی کرد بۆ یەکەم جارە ڕاستەوخۆ یعنی ڕەنگە پێشووتریشەوی بەڵام ئەوڕۆ ڕاستەوخۆتر هەستی بۆ کرد کە لە زیندانیەکی گەورەیە خەڵک و خزمی دێن لە بۆ مەهاجەی ڕێیان پێ نادرێ ئەوەش خەڵکی هەولێر وەکو مەشهورە خەڵکێکی زۆر ئازا و بەجەرگن دەشتی هێزی دەشتی هەولێر لە هەموو حیزبەکان مەشهور بووینە کە قارەمانیەتیان ناگوترێ بەڕاستی و ئەهلی ڕاپەڕین و ئەو قارەمانانە ئەوڕۆ هەموو لە هەولێر بوون ئەو عائیلە گەورانەی ناو هەولێر هەمووی دڵی بریندار بوو هەستی کرد ئەو قسەی کە ماوەک لەوە پێش بەرپرسێک گوتی ئەمن ڕەش و ڕووتی هەولێر نیم بەڕاستی هەولێر ئێستا نەک ڕەش و ڕووتە ئێمە تەقریبان بەو قسەی ئێستا ڕازین ڕەش ڕووت بەس هەست دەکەین ئێستا لە زیندانیەکی گەورەشین یعنی خەڵکێک بێ لە دوورەوە بێ تەنها سەردانی خەڵکی هەولێرێ بکە نێلن پێشوازیان لێ بکرێ لە کاتێکدا پڕی ناو شاری هەولێرێ کۆنە دژمنی کووردە کۆنە ئەنفالچیە باسی گەورە گەورە تەنانەت ناو هەولێرێ و قەڵات ڕازاوە لە بۆ یەکوەکی ڕێی جەمهوری تورکیا یان خەڵکەکی کوڕە ئەنفالچی زۆر گەورەی باسی لەسەر قەڵات ڕسم دەکردن و ئەوانە میێوانی ڕەزاسووکن بەڵام ئەو خەڵکەی کە بەڕاستی قارەمانن و نزیکن لە مارە ئەنفالەکان مارە شەهیدەکان یان مامۆستان مامۆستای ئاینین مامۆستای زانکۆن مامۆستای ترن شاعیر و نووسەرن گەورەی کوردن ئەوانە ڕاستی کە ڕێیان پێنادرێ ئەوڕۆ خەڵکی هەولێر زۆر دڵبریندار بووە یەکەم جارە هەست بەوەی دەکات لە زیندانیەکی ڕاستەقینەیە کێشە لە جێیەکی ترە ئەو دەسەڵاتەی مە کەی پابەند بە هیچ یاسا و ڕێسا و ئامۆژگاریەکانی با بڵێن عورفی کوردی هەیە شەریعەتی ئیسلامی هەیە قوانینی دۆولی هەیە دەستوری عێراقی هەیە تا ڕادەیەک هەندێک قەراراتی پەرلەمان یان هەندێک یاسای کوردستانی هەیە و دەسەڵاتە پابەند نییە بە هیچ لەوانە کەواتە ئەو زۆر جێی لەو شتانە نییە کە گوێشی لێ نییە ئەوەندە ئازاژ نین لە کاتی تنگانە وەکو دەبین لە کاتی تنگانە هاوار لە بۆ هەموو دنیا دەینن لە بۆ میلەتی کوردیش دەینن چەند عیبە لە بۆ دەسەڵاتێک کە کاتێک کە کەمێک دەسەڵات دەبی ئاوا دژی میلەتی خۆیتی یعنی باوردیش بین یعنی ئەو تەنها بە میلەتی خۆی ئازایە دەنا ئەوە دیتمان حەشتی شعبی هات نیوەی کوردستانی داگیر کرد کەس تەقەیەکی لێ نەکرد ئەوە تا ئێستا تورکیا نیوەی کەی داگیر کردیە هەموو ڕۆژێ هاوڵاتی کورد شەهید دەکا جاروێ پێشمەرگەی شەهید دەکا جاروێ فەرماندەی شەهید دەکا ئاڵای کوردستان دەینتە خوارێ ئەو وڵاتە ئێغتیساب دەکا بەڵام کەسێک تەقەچی لێ ناکە کەواتە ئێمە ئەومان لە بۆ ڕوون دەبتەوە کە هێزی چەکداری حیزبەکان حیزب لە بۆ پاسەوانی نیشتیبان و وەکو هەم ڕۆژێ پێمان دەفرۆشنەوە لەوە پارێزگاری ئەمنیەتی خەڵکی کوردستان و پاراستنی خاچ کوردستان نییە ڕاستی ئەوە ڕاست نییە لەوە پاراستنی تەبەقەیەکی گەندەڵە ینی دژی میلەتەکەی ئەم زۆر جار ئەوەی دەڵێمەوە کاتێک کە ئەو فکرە مارکسیم دەخوێندەوە کە باسی لە دەسەڵات و حکومەت و دەوڵەت دەکرد تعریفی وا بوو دەیگۆ ئەوە چەچێکە لە دەست تەبەقەی باڵا دژ بە تەبەقەی خوارو ئەم قەت باوەڕم لەکرد لە هیچ شوێنێکی دنیا دەسەڵات ئەو دەورەی بجێری دەنگوە ئەو تعریفە هەرچیز قەت نایەتە دی و غەڵەتە ئەم ئەوە ماوە کە دەبینم لە کوردستان دێتە دی دەسەڵاتی کوردی بریتە لەوەی ئامرازێکە بەدەست تەبەقەیەکی گەندەڵ دژی ئەو میلەتە و بەردەوامیش وەکو برێی قەراراتی ئەو تەبەقە گەندەڵە لە مەسلحات لە ڕووتانەوە لە دزی لە ڕاوڕوود لە نەوت بردن لە باقی ئیشوکارەکانی ڕۆژانێ ئەو دەسەڵاتە کە بریتێ لە تاڵانکردن ئەو هێزە زیاتر خزمەتی ئەوە دەکا ڕەنگە خەڵکی باشی تێدابی جاروێ خەڵکی ئەوەش تێدایی بەڵام بەگشتی سیستەمەکە ئاوایە
لەبەرەندێ من وەڵامەکەم ئەوەیە کە ئەو دەسەڵاتە پابەند نییە بە هیچ یاسا و ڕێسایەکی نە جیهانی نە دینی نە عێراقی نە کوردستانی. وەڵام من بەبیرتان دەینەوە ناک ئێستا کاتێک کە حیزبی بەعەس لەو برادرانە زۆر زۆر تونتر بوو و ئاو چوو. ئەو کاتی کە لە هەڵەبجەی قەوما لە سلێمانی لە قەڵاتزێ لە بادینان لە بارزانیەکان کە لێیان قەوما هاتنە هەولێرێ خەڵکی هەولێر چ جۆرە یارمەتی و پێشوازیەکی لێکردن کە ناگۆترێت چۆن بوو. بە تاکید ئێستا ئەگەر ئەوڕۆ بە دەست خەڵکی هەولێرێ بواە پێشوازیەکی زۆر زۆر گەورە لەوانە دەکرا. هەموو ئەم لە سەرەتاش باسم کرد هەموو خەڵکی هەولێر و هەموو خەڵکی کوردستانی جگە لە چەند کەسانێک کە ڕەنگە نەفسیەتی نزمە لە بۆ دۆلار و پۆستکە بەگەرە و دەسەڵاتە کەوتووە ئەوە جوایە ئەوەی ئیستیسنا دەکەم کە لە ئینسانیەت دادەشۆرێ ئەو نوع کەسانە. دەنا باقیەکەی تر هەمووی دڵبریندار بوو زۆر بەو شێوازەی کە هەڵسوکەوت لەگەر ئەو پیاوە بەڕێزە گەورە گەورانەی ئەو ناوچانەی دەرەوەی هەولێر کرا زۆر زۆر پێناخۆش بن هەممان. ئەوە ڕەئی هەموو خەڵکی هەولێر و ئەسڵان ڕەئی هەموو خەڵکی کوردستانیش. پێم وایە قسەکەی تەواوە زۆر تەواوە، بەڵام ئەو تەمسیلی تەبەقەیەک دەکا. یعنی لە ناو سەر تا سەری کوردستان دوو تەبەقەیە، تەبەقەی گەندەڵی ئەقەلیەت زۆر کەمە، ئەوانە وتاریان جیایە، هەڵوێستیان جیایە، ئاینیان جیایە، ژیانی ڕۆژانەیان ماڕ و منداریان لەگە ئەو میلەتەی ڕەش و ڕوت و پێشمەرگە و موچەخۆر و ماڕە ئەنفاڵ و باقی ئەوانەی کە میلەتی کووردا بەڕاستی لێک جیان قسە و گفتوگۆشیان لێک جیایە. بۆیە ئەو ڕەنگە تاوە ئەو تەمسیلی ئەو تەبەقەی خۆی دەکا لە بۆی زۆر ناخۆشە. لە بۆ ئێمەش کە تەبەقەی هەژار و فەقیرین پێمان وەیە ئەو میوانە میوانی زۆر ئازیزن. بە تاکید مەسەڵەن ئێمە هەندێک دوژمن هەیە لە ناو لە ئەنفا ینی بەعسیەوە لە لایمە زۆر دوژمنە، لە لایوان دۆستە ئەنجێتان لێ بووە. دەوڵەتی ئیقلیمی ئەمە لە لایمە داگیرکەری کوردستانە لە لایوان پێشوازیەکیان لێ دەکرێت پێشوازی ئەبتاڵ، یعنی کەواتە ئەمە دوو میلەتی لێک جوداین لەگەر دەسەڵاتداران. زۆر زۆر درۆیەکی گەورەیە کە دەرێن ئێمە لە ناو یەک پاپۆڕین، بە هیچ شێوەیەک لە ناو یەک پاپۆڕ نینە. و ئەوانەی ئێستاش کە ڕاستی حکوومەتیان پێکینایە، یعنی هەموو ئەوانێک ئەوە ڕاستی بەشدارن لەو شێ حەقوەیە ئەگەر ڕاست دەکەن هەر لایەک با بڵێن سێ لە حکوومەتیان پێکینایە بەوازحتر پارتی یەکێتی گۆڕن. ئەگەر ئێوارێ هەر لایەک لەو لایەنانە بەیانی دەرکرد دژی ئەو هەڵسوکەوتەی ئەوڕۆ ئەو بە مەعنا خۆی پاک کردووە، ئەگەنا بەشدارە 100% کە ڕۆژێک لە ڕۆژان دێ محاسبە دێ ئەو محاسبە جارچی بە ڕئیسی سووریان گو بە شەرەسەر گوتیان ئەدێگە ڕۆژێک محاسب ئەوەندە پێکەنی ئەوەندەی قەشمەری بۆ قسەی کرد ئەو ئێستا ژوا دەبینین ئەو ڕۆژە هات و محاسبەش دەکرێت. چەندین دیکتاتۆری تر چەندین پیاوی زاڵمی گەورە گەورەی جیهانی کەوامان بینێ دوایە محاسبە کرایە. ئەگەر حەستان لێ نییە هەرچی حەزی لێ نییە محاسبە بکرێ ئەو شۆ بەیانێک دەرکا دژی ئەو هەڵسوکەوتەی ئەوڕۆ و لەگەر میلەتی خۆی بی نەک لەگەر طبقەیەکی گەندەڵی دژ بەو میلەت. وەڵای وەکو باسم کرد ئەنی ئێمە دوو طبقەی لێک جوداین. تەمەشا کرد یعنی ئەمە کە کاتێک کە دەوڵەتێکی وەکو تورکیا دێ کورد دەکوژی، چ کوردی خۆمان بی، چ کوردی باکوور بی، چ کوردی بارچەکانی تربی، ئێمە هەموو تازیەمان دەبی. خەڵکی دڵسۆز وایە ئەدی دەسەڵات بەیان دەردەکا لە خۆشیان بە ناوی دژە تیرۆر، بە ناوی وەزارەتی ناوخۆ، بە ناوی یان چەند کەناڵێک مژدە دەدەن کە ئەوە تیاری تورکیا هات دوو ئەسڵەن دەرێت چەکدار جاروێ دەرێ گەریلا دەرێ نازانم چەکداری لە کاتێک زۆربەی جاریش هاوڵاتیە ڕۆژنامە نووسە یان وەستا و ئەمەلەیە تیارەی تورکیا کوشتوینەتی کەچی ئەو بە مژدە بڵاوی دەکاتەوە بە دڵخۆشی بڵاوی کاتە ئەمە دوو تەبەقەی لێکچیاین کاتە ئەوانەی ئەوان دڵیان پێخۆشە ئێمە دژمنی ئێمەن دەوروبەریش. لەبەر هەندێ هەز دەکەم یەکەم جارە دەسەڵاتی کوردی لە یعنی باز لە تاریخ دەکرێت درێن کورد لە ناوخۆ هەر خائینە وایە ئەم پێم وایە بەو دەرەجەی نەبووە. ئەوەی ئێستا دەیبینم بەرامبەر داگیرکەران بەرامبەر ئەوانە کە کورد ئاوا دەستی تێکەر کردووە لەگەری میلەتی تەبەڕا کردووە سیخوڕی لە بۆ دەکەن یان هەر شتێکی لە بۆ دەکەن تەبیعیە. یعنی من تەحەدا دەکەم
یەک کەس لەو کوردستانەی جیرابی لەسەر ئەوەی کە دەستی لەگەر دەوڵەتێکی ئیقلیمی هەبی کە سیخوڕی لە بۆ کردی ینی تەمەشاکە ئێستا حیزبایەتی کردن حیزبی دەسەڵات زۆربەی خەڵکی وا پەروەردەکە لەسەر سیخوڕی راپۆرت بنووسە تەقری لەسەر چاودێری فلان کەس بکە ئەو چاودێری ئەوە وای لێ دەکا زۆر بە ئاسانی ببتە نێچیر بۆ دەوڵەتەکانی داگیرکەری دەوروبەر تەمەشاکە نزیکەی 300 قیادە و کادیری حیزبەکانی ڕۆژهەڵات لە کوردستان شەید کرین هەتا هێستا یەک کەس نەگیرایە ئەوە لەلایەک لەولایە سێ قاتی ئەوەندەی زیاتر کوردی سەر و چه هاوڵاتیە چه عەمەلە بووە لە کوردستان یان چەکدار بووە شەهید کرایە هەتا ئێستا کەسێک نەگیرایە لەسەر ئەوەی کە ئەتۆ سیخوڕیت لە بۆ کردیە کاتە ئەوە حاڵ و وەزعی ئەو وڵاتەیە کە ئەگە یەک بێ تەمەشای بکات دەبی شەو ڕۆژ وەکو حەزرەتی حوسێن شینی حەزرەتی حوسێن لە خۆی بدا کە ئەو وڵاتە بۆ وای لێ هات ئەو میلەتە بۆ وای لێ هات ئەو دەسەڵاتە لە چی کەمە ئاوا لەو میلەتەی دەکا و ئاواش یارمەتی بێگانە دا ئەوها بێگانە پەرسە ئەوها دژی میلەتی خۆیتی ئاوا مەسەڵەن ئێستا جەیشی تورکیایە جەیشی عێراق جەیشی فلان جێ هەرچی جەیشەوە لە کوردستانە کەچی بەرامبەر میلەتەکەی خۆی ئاوە ئازایە دەزانی ئەوڕۆ چەند بە قارەمانی دیتمان وەک پڵنگ ڕویان لەو فەقیر و هەژار و مامۆستا و مامۆستای زانکۆ و گەنجانەی ئەو برادرانەکە لە دێگەرە چیان لێکردن یعنی یان ئەگەر ئازای لە مزگەوتە چی دەرسێک دەگۆدرێتەوە خەرگوە دەرێ وەکو پڵنگ وەکو شێر بەسەریاندا زاڵمن ینی بە تەوسەوە ئەو قسە بە تەنزە نەک بە ئەوە کەچی ئەوە تا دژمن هاتە ناو خاچی هەرێم چی خراپە دەیکە نەک تەقەچی لێ ناکە ئەم تەحەدا دەکەم ڕەبیەک هەبی بەرامبەریشیان و ئەگەر هەزبی لە بۆ یارمەتیدانە لەوێ ئەوە چەند ناخۆشە ئەلبەتە دەبی لە پێشتاوە برێ مەسەڵەن ئەوە تا عێراق بڕۆ خۆ پیشاندان بکە نەخۆش پیشاندان وەلو ئەم بەخۆم قەت لەگەر جوێن و تەشیر و قسەی ناشیرن نیم بەرامبەر هیچ کەس بکرێت بەڵام بڕۆ لە ناو بەغدا گەلێکی قسە بە محەممەد سوودانی و مالیکی و سەدر و چێ دەری بریسیز لە گۆڕین وڵاگەر ئازای لەو کوردستانی بە ئەستەم کۆمنتە ئەو چەندان مامۆستای ئاینی مامۆستای زانکۆ وڵاگەر ئازایە مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینی کۆمنتێک دەنووسن هاچی بەسەر هاتیێوەزە یعنی هەر کەمەک ئازادیە کەس نەمایە ئەوەندەیە دەنا ئەو داواکاریە کەی داواکاری خۆپیشاندانی لە چی دنیای خۆپیشاندان کرایە برێ مافەکەی خۆم بدەوە کە ئەمن ئیشم لە بۆ تو کردی ئەجرەکەم دەدەیەوە ئەتو یعنی تو ئەو هەموو پارێت دێ خواردێت چەند ساڵە ئەوە 15 ساڵە ینی موچەی مامۆستایان دەخۆی بە فروفێر پارەیان لێ دەستینی لە بەغدا موچە دێ لە ئەمریکا دێ لە هەموو جەیەک دێ کەچی توەر موچەی دەخۆی دەزانی ئەمە با قسەکەیەبی یعنی کات خۆی نەفت نەدەڕۆیشت نەفتەکەمان لەبن ئەرزی بوو تو هاتی بەو 1970 قایل نەبووی کە بەردەوام بوو بەبێ عیب بەخۆم جێم لێ بوو ئەمریکا گوتی تا ئەمریکا مابی ئەو 1970 مسۆگەرە لە بۆ کوردستان و کوردستانی پێ بکەنە زێڕ و زیو تو لە قەیلەوەیدا تێکیدا لەو میلەتەی نەفتی خۆت نار نەفتەکە وڵا قەرداریش بوویەوە دوای نەفتەکە ڕاگیرا محکەمە ڕای کرد بیرەنەوتەکان وێران بوو ئەو جەن موچەشی نەدەدا خەڵکی ئێستا کە ئەتو شکستتینە لە ئابووری سەربەخۆ لە نەوێت لە هەموو ڕووەکان بەغدا پارە دەنێرێت ئەو پارێش سرف ناکەی یان ئەتو ئیتفاق دەکەی ئەمە ڕوجێم لە نائیبەکانی پەرلەمانی بەغدا بوو ئی کورد بەسەراحەت گوتیان کاکە هەموو حکوومەتی هەرێمە بەغدا ئیلتیزام دەکا تو بە خۆیان چوینە ئیتفاقیان کرد ئەم جێ ئاگام لێ بوو بەڕێز سەرۆگوەزیران چوو ئیتفاقی لەگە سوودانی کرد و لە کوردستان گوتیان سەرکەوتنەکی زۆر گەورەیە حیزب جاری سەرکەوتنێ گوتیان ڕێککەوتن لەسەر گوتیان 400,000 بەرمیل نەوت دەدەین و داهاتی هەرێمی کوردستانیش دەدەین ئەوانیش موچە دەنێری تەواو باشە ئەتو لەبەرچی هەتا ئێستا هیچ نەناردیە چاکە بەغداش دەنێری وڵامە قسەش کەشم هەیە دەزانین حیسابەکە زۆر بەسیتە تەماشاکە ئەو قسە بەسیتە خۆ نزیکەی 20 تریلیۆن دۆلار 20 تریلیۆن دینار لە بۆ کوردستان دانرا بوو خۆگە هەرێمی کوردستان ئیلتیزامی بکردا بوایە و ئەو داهاتی تەسلیمی عێراق بکردا بایە ئەو 20 تریلیۆنە بهاتە بایە کوردستان ئەمە دەزانی کوردستان پڕی پارە دەبوو
ئەدی هۆکارچێ مەسەلەن وەکو بە سادەیی دەرێن ئەرێگەمە دۆلارێکی بنێرێ بەغدای نزیکەی 8 دۆلاری دەینینەوە ئەدی لەبەرچی ئەوە ناکەن یەک هۆکاری بەسیتە بەڵام گرنگە ئەیش ئەوەیە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئامادە نین ئەو 8 دۆلارەیان لە بۆ بێ لە جیاتی 1 دۆلارەکەی بەڵام چاودێری لەسەبی ئەوەیە مەجای بردن دزین ڕژ بەرتیلی تێدا نەبی مەجای ئاودیوکردن نازم ئەوە وازیحە سڕەکەوە ڕۆیە یعنی ئەوەیان قبول نییە کە چاودێری لەسەبی دەنە چی هەیە دۆلارێکی بە 8 دۆلار بگۆڕتەوە نەیکە وڵی ئەوانە بەڕاستی ئەوانە کارێکی مێژووی زۆر گەوریان کرد ئەوانە نوێنەری ڕاستەقینەی ئەو میلەتەن نەک فلان قیادە و فلان قیادە هەر لە بۆ خۆی دەرێ ئەمە نوێنەرم و ئەو من نازم چیمە بەڕاستی ئەوانە یعنی وەکو برێ گوزارش لە ئێش و ژانی ئەو میلەتەی دەکەن لە زاخۆڕە تا دەگاتە خانەقین ئەوانە ڕاستی هەر چەندی وەسفیان بکەیت تاو نابی بەڵام دەسەڵاتی کوردی بەڕاستی دەسەڵاتێکی زۆر بێویژدانە ویژدان لە بەغدا دەچولێ لە نەتەوەی گرتوەکان دەچولێ لەو سەری دنیاجێ بەڵام ئەو لێرە ئەو ویژدانەی ناجولێ کە وەڵامی بداتەوە زۆر جێی لەوانەنی ڕاستی ئەوانەی ئەهلی گەندەڵ ئەوانەی کە تاڵانی لەو میلەتەی دەکەن و دزی لێ دەکەن ویژدان و میژدان مردووە وەتەنیەت مردووە ئینسانیەت نەماوە ئاگدار بن یعنی ئەمە چاوەڕێ ئەویان لێ نەکەیت وەکو بری سەرنجامێکی منطقیە کە ئەوانە ئەو ئیشا دەکەن ئەمن پێشەوەی ڕووبدا ئەو شتانە ئەو ڕۆکە ڕێگری بکرێ سەردان نەکردنیان وەڵام نەدانەوەیان ڕوبەڕووبوونەوەیان ئەسکە ئەوانە چاوەڕەن کراوە دەسەڵات تەبیعەتی دەسەڵاتەکەی ئەوە دەخوازی وایە یعنی ڕاستە لە دنیا دەسەڵاتی وانە بەڵام کە تعریفی ئەو دەسەڵاتە دووەرگرت دەزانی ئەوە تەبیعەتی ئەو دەسەڵاتی لەو شوێنانەی شوێنەی وەکو سووریای پێشوو یان وڵاتانی عەرەبی یان سەردەمی بەعزیان ڕژێمانەی دیکتاتۆر کە تێک ڕووخاون ڕۆیشتون زۆربەی بۆ قۆناغەنەدا تێپەڕیە ئاوای ڕۆیشتە کە هیچ مەجالێکی هیچ شتی نەدای وەشیان زانیە سەرکەوتو نەداخوا ساوڕۆ ئەم دڵنیە حکوومەت هەرێم یەک دنیا مکافە بەسەر هەندێک جەلاداندا بەردەکە کە عافیە دەستان خۆش بێ ئێوە نەتەنێت یعنی ئەوە نازانی ئەوە دەستی دایتە مشارەکی لە قەدارەکەی بن پێی خۆی دەبڕتەوە کە پێی دەکەوی بەڵام خاڵت چێ باسی بکەین ڕاستی ئەو میلەتە چ بکە لەوەی زیاتر چ خەڵکی هەولێر چ خەڵکی سلێمانی و دهۆک یعنی حیزبەکانی کە ناویان لە خۆنایەن مەعارەزە بەڕاستی ئەوانیش بەشک وەلەو ئەلەو دوسێ ڕۆژ هەست دەکەم دەورەتیان دیت هەموو بەپیل ئەوانەوە چون ئەوە ئیشێکی باش بوو بەڵام لەوەی باشتر دەبوابی ئەوانیش یەکدیگر بن چۆن تەبەقەی گەندەڵ زۆر زۆر بە توندی دیفاع لە یەک دەکەن ئاگایان لە یەکترا بە هەموو نەوعەک تەبەقەی ئیسلاح کە حیزبەکانی معارەزە با بڵین ئەگەر دەرێت ئەمە تەمسیلی میلەت دەکەین لە حتەکەی یەکدیگر نابن ساوڕۆ ئەگەر هەموو حیزبەکانی کە لە هەولێرن بەڕاستی ئەمن پێش ئەوەی عیبەبی لە بۆ دەسەڵات عیبە لە بۆ مەڵبەندەکانی بابرین ئەوانەی لە هەولێرێنە هەموو چەند مەڵبەندەکن حیزبی ترن نازانم چێدا ئەو حیزبانەی لە هەولێرێ بوون عیب لە بۆوان بوو ها دەبوابی ئەوان ئیتیلافەچیان هەبوایە پێویستی نەدەکرد لە هەسلێمانی ڕافەقیرانە ئەوان لێڕا بێن دەرگەی سچن دەتوو بکەنەوە دەبای بخۆیان ڕێپیوانیان بکردا وایە بچوو بنایە ئومەم متەحیدەی و هەموو هەریەکە خەڵکەچی خۆی هەیە لە دوای ئەوانە ڕاوشن بیران و نووسەران دێ مامۆستای ئاینی و حتا من بخۆم کە ڕاستی من هیچ شتێکم لە دەست نییە حیزب نیمە هیچ نیمە عیبە لە بۆ منیشە کە بەو شێوازەی ئەوڕۆ بینرا یعنی مامۆستای ئاینی لە هەولێرەیە حیزبەکان لە هەولێرێنە خەڵک وەڵی بەداخەوە زۆر ئەمە لەبەرەوەی دوسێ ڕۆژەی هەستم کرد هەڵوێستی معارەزە و زۆربەی لایەنەکەن ئەوانەی کە سەردانی ئەم بەڕێی من سەردانکردنی ئەوانە نا قسەکە گەورەیە برێم وڵا حەجەکیان کرد چکە قسە ناو کردواری زۆر جاروە دەگوێت بەڵام بەڕاستی ئەوی سەردانی ئەو مانگرتوانەی کرد ڕاستی هەست دەکەم هەویەی وەتەنی خۆی نوێ کردەوە لەبەرەندێ بڕەچیان کرد بەڵام ئەوەی ئەمە داوا دەکەین لە مەعارەزە و لە هەم ئەوانەی کە خۆیان بە بەرێگەل دەزانن با بە مەدەنیانە جەپەکەیان ڕێک بێخێن یەک هەڵوێست بن بەڕاستی کاتی ئەوەی داهاتێ لێ نەگەڕێ
چیتر حکومت لە دەست تەبەقەتی گەندەڵکاری ئەقوێ گۆڕانکاری ببی یعنی ئەگەر نەبی ئەمە لەمێژەوەمان گوتێ سەبر هەرێم لاواز دەبی هەروەک هاتە دیش سەبر تەبعەن هەرێم وە لاواز دەبی و لاوازتریش دەبی و ئەو ساڵێکی زۆر قەیرانەکان لە ساڵانی ڕابردوو زۆر خراتر دەبی وازح دیارە ئەوجە لە ئێستاوە حەقوایە هەر کەس بەخۆ کەوی ینی ئێستاوە ئەوی لە هەرەم ماسلۆ دەری لە حرە خوارەوە یعنی ئەوەی ئەوڕۆ ئەو جموجۆڵەی ئەوڕۆ مەتاڵبی هەرە خوارەوە بوو پێویستیەکان کەچی ڕێلەوەش گیرا ئیتر چاوەڕێ چ بکەین